سڵتان لەبێ بینەرانی 1964 بتوانە ڕقیم لە ڕووباڵکردنی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران بەردەوام دەبین. ئێوە دەزانن کە ئێستا نەک هەر لە ئاسمان ئەمریکا بەرامبەر بە ئێران باڵا دەسترە و بە تەواوەتی کۆنتترۆلی کردووە، بەڵکو لە ڕووی دەریاییشەوە ئەمریکا جیاوازی نێوان هێزی دەریایی و ئێران و ئەمریکا هەر بەراورد ناکرێت. ئەمریکا زۆر بەهێزترە، بە تایبەت دوای ئەوەی کە ئەمریکا بە تەواوەتی ڕایگەاندووە کە کەشتیگەلی ئێرانی لە دەریان لە ناو بردووە. من هەوڵ دەدەم لەم بەرنامەیەدا باسی بەهێزی کەشتیگەلی ئەمریکی بکەین، بە تایبەت کەشتی زەبەلاحی جێرال فۆرد زۆر بە وردی لەسەر بەش بە بەشی لەسەر ئەو فڕۆکانی کە لەسەرەتی، لەسەر ئەو ڕاداراتانی کە لەسەرەتی، لەسەر کەشتەکانی تری دەوروبەری زانیاری وەرگرم لە عقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی. جەناب یاقیت بەخێر بیتەوە. زۆر حەزم کرد لەم بەرنامەیە بە وردی لەسەر کەشتی فڕۆکاڵگری جێرال فۆرد بوەستین کە کەشتێکی زۆر زەبەلاح بەش بە بەش بۆمان ڕوون بکەیتەوە، بزانین ئەم کەشتێت چییە، هەر بەڕاستی جێرال فۆرد چییە و چی پێ دەکرێت. جێرال فۆرد گەورەترین گەشتی حاملەی تایراتی ئەمریکا ئەوەی ڕاستی بێتن، لەمە گەورەتریان نییە و لەمە نوێتریان نییە تازە بێتن بڵێ. دەوری 4500 کەس لە سەرەتی وەکۆوانی پێشوو نێوانی پێشوو زیاترە، بە جۆری حامیلەکان هەیە، 5 لەسەرای هەیە، 6 لەسەرایە وەکو نیمیتز کۆن کە خانە نشی نەکرێتن. جێرال فۆرد سیستەمێکی تازەی لەسەرایە، ینی بۆ نمونە ئێمە بۆڵینەوە 6 لەسەرامە 4.5 چونکە ئەو کۆمپیوتەرانە و ئەو ڕادارانەوە ئەو سیستەمانی کە لەسەرەتی پێویست بە ئەفسەر و کارمەند ناکات لەسەری بێتن ئیش بکاتن، چونکە خۆی ئیشەکاتن، خۆی هەدەفە دۆزێتەوە، خۆی ئەتوانێت هەموو شتێ جێبەجێ بکاتن. جیاوازیەکەی ئەوەیە. جێرال فۆرد وەکو باسمان کردویانی درێژی 368 مەترە، شتێکی زۆر زەخمە، لەوانەی تر هەمووی زیاتر گەورەترە لە زەخامەتی. خۆی بەڕاستی ئەو فڕۆکانی کە لە سەرەتی بڵین لە جۆری 76 فڕۆکە هەڵەگرێ، بەڵام ئەگاتە 90. دێنە سەرەوە باسی بەرزەکەی شت کرد کە بەرزەکەی جێرال فۆرد 24 قاتیە، 82 مەتر بەرزە، پانی 85 مەتر پانە، دوو ڕەنوەی هەیە، بڵین دوو شوێنی هەیە مەدرەج بۆ فڕۆکە لی بەرز بێتەوە دەست بەجێت. ئەوە نییە ینی یەکدانە و ئەوی تر نەبێنانە دوو ئەتوانن لەبانی بەرز ببنەوە، دوو فڕۆکە بە یەک کاتێکە. زۆر باشە. با باسی بزوێنەرە ئەتۆمیەکانی ئەم کەشتێ بکەین. ئەمە چیە ینی لە ئەتۆم بە ئەتۆم ئیشەکات و توانایەکی ئەجگار گەورەی هەیە؟ ئەمە بۆ نمونە وێنەی بزوێنەرەکەی باسێکی ئەمە ماموو بکە. خۆی ئەمە بڵین گەورەترین بزوێنەرەکە لە حامیلاتی تایراتە هەبێتن، ینی لەوانەی کەیان نییە لەو دەیترە بە گەورەی ئەمە. ئەمان ئەماتوانێت 600 مێگاواتت بۆ ئامادە بکاتن. طبعاً سرعەتی بڵین هەروەکو ئەوانەی پێشوو تقریبا لە نێوان 56 کیلومتر لە سەعاتێکە، بەڵام توانای ئەمەمەیە مەسەلەن بە جۆری ئیشکردنی حامینەکان بۆ ماوەی 6 مانگە توانێت لە دەریا بسوڕێتەوە بێوەستان بەبێ ئەوەی بگەڕێتەوە، ینی بڵێنی عادەی وقودی ئۆتۆمی بکاتەوە، سوتەمەنی ئۆتۆمی کە بەکاربێنێتن. ئەو توانایی هەیە و شتێکی بەڕاستی زەبەلاحی زەخمە، ینی شتێکی سەیریان دروست کردووە ئەمریکا. زۆر باس. یەکێکی تر لە تایبەتمەندەکانی کەشتێکە سیستەمی هایدرۆلیکی نیشتنەوەی فڕۆکەیە و لەگەڵ بەرزبوونەوەی فڕۆکەیە کە زۆر باس دەکرێت و زۆر تایبەتە. نیشتنەوەی فڕۆکە و هەڵسانی فڕۆکە لەسەر ئەم کەشتە چی جیاوازیەکیە لە کەشتەکانی تر؟ جیاوازی ئەوەیە ئەمە ئەتوانێت ینی بۆ هەڵسانی فڕۆکە لە 125 لەوانەی تر بەهێزترە، ئەتوانێت زووتر فڕۆکە هەڵدا بۆ ئاسمان و لە نیشتەوەشە ئاینی جۆرە لە 170 لەوانەی تر بڵین بەتواناترە و سەلامەترە کە ئەنشێتەوە. ئەمان خۆی ئەمە پێک هاتووە لە کۆمەڵێ بڵین سیمی پێوەیە لە 4 حەڵقە دایانێن بۆ مەسەلەن F-18 تەنیا ئەتوانێتن لەگەڵ F-35 لایتنگ لەسەری منشێتەوە، چونکە فڕۆکەوانەکان F-18 فڕۆکەیەکە جانی زۆر بەقووەتە، لە F-16 بەقووەترە جانی، زۆر بەتوانەیە، زۆر بە تەحملە، کە لەسەریان شێتەوە قولابێک هەیە لە پشتی فڕۆکەکە لە نێوان بێرنەرەکانی هەردوو مەشینەکەی دایەگرێتن و ریزی حەڵقەی هەیە لە پێشەوە سیمی هەیە کە بیگرێتەوە. طبعاً ئەمە گرتنەوەی وەکو نیزامی چۆنەڵی برێک ABS لە ناو حامینەکە 400 بەکرەی هەیە بۆ گرتن و بەردانی نەوەکە و فڕۆکە. کاتێککە دابەزێ فڕۆکەوان لەبانی بڵین ئەم F-18
وەکو باسم کردووە کۆنۆک و فڕۆکەوانی سەرزەمین نییە. تۆ فڕۆکە چەندێک گەورە بێ باڵی گەورە بێتن بۆ تۆ نیشتبوونەوە ئاسانترە بێتن، سورعەتت کەمترە بێتن، بەڵام چەندێک باڵی بچووک بێتن سورعەتی زیادتەوێ هەم بۆ بەرزبوونەوە هەم بۆ کە ئەنشەیتەوە. کاتێک کە دێتە سەر حاملەی تائیرات ئەو کاتە کە سورعەتی داگرێ ئەگاتە ڕادەیەک کە لە عەرزیدا گیر بوو ئەبێ پاوەڕ ئێرتل هەموو هێزی مەشینەکە بدا بە هەموو هێزێکی قولابەکە ئەگەر گرتی ئەو هەموو هێزی دا و ئەگەر نەیگرت توانای ئەوەی هەبێ تاک و کۆتایی حاملەکە جارێتر بەرز بێتەوە. ئەگەر هەموو هێزی سورعەتی نەداتێ نانەخێرەکەوێتە ناو دەریاوە ئەگەر بڵین ئەو قوڵابی پێوێتی زانیارێکی سەرنجڕاکەدا بەزێت جارێکی تر پاوەری ئەوەی داتی ئەگەر نەیگرت بەرز بێتەوە بتوانێت بێ هەر لەگەڵ نیشتەوە هەموو پاوەری بداتێ بۆی بەرز بێتەوە ئەگەر نەیگرت. ئەی قوڵابەکە گرتی؟ ئەگەر قولابەکە گرتی ئەوەنە بەهێزە قولابەکە ئەیگرێت با هەموو هێزیشی دابێتن. ینی فڕۆکە ئەگەر هەموو فول پاوەڕ بداتن ماکسیمە بیداتن برێکی هەیە کە برێکی گر ناجوولێتەوە هەتاکو بەری نەداتن. جا ئەمە لێرێ بەڵام حادسەشی زۆرە طبعاً جاروە هەیە تر پچراوە لە بانی پای ئەو کارمەندانی کە لەبان حامیلەکان چەند کەس پایەشکێنێ چونکە کە ئەپسێ بەو سورعەتە دێتە دواوە ئەو حادسانەش ڕوەداتن ڕوئینە و هەشە فڕۆکەوان ینی لە حاملی تایرات زۆر جا ئەکەوێتە خوارەوە یان خۆی بە حاملەکەی ئاچێشێ چکۆوەکو باسم کردووە فڕۆکەوان لەو کاتە ترسێ کە نشێتە بان حامیلە وازانێ چێتە ناو تابوتێکەوە لە ئاسمانەوە زۆر بچووک دیارەوەکەوە نییە ڕەنوەی بێشەقامی بێتن لە دوورەوە قیاسی وەرەگری و دەیتەوە دوایە لە بان دەریا جیاوازە ئەیر پۆکت ینی بڵین ئەو تاسانەی کە فڕۆکە ئیکا ئەگەر مەدەنیش بێتن ئاسکەری طبعاً بۆ مەدەنی خۆشترە چونکە باڵی گەورەیە و حەجمی گەورەیە بەڵام بۆ جەنگی سەختترە بێتەوە حاڵەتانە. زۆر باشە ڕووداویەوەش ڕوویداوە کە مەسەڵەن نەیتوانیوە بنیشێتەوە کەوتۆتە دەریاوە باڵێ ڕوویداوە لەبان بڵین جێرالفۆرد نا بەڵام لەبان نیمتز و ئەنترپرایس وەختی خۆی بەڵێم حاسانە ڕوویداوە هەتاکو لەوەی رووسیا ینی کە ئێستا خانشینیان کە ڕایان گرت یەک حاملەی تایراتی بۆ ئەمریکا ببوورە رووسیا ئەویش ڕایگرت ئەدمیرال کۆزنتسۆف ئەوی ڕاگرت سیخۆیسی لە ئاخر لەحزە قوڵابەکە ینی گرتووی سیمەکە بەڵام لە ئاخر لەحزە پسە مەسافەکەی زۆر کردبوو نەیتوانی یەکسەر کەوتە ناو دەریا لە پێش حاملەکە بەس فڕۆکەوان توانی خۆی فرێدا بە پەرەشوت و نەجاتی بێتن دەربشێلی. زۆر باشە ئێمە دەزانین کە جێرالفۆرد 76 فڕۆکەی لەسرە بەڵام نەوعەتی فڕۆکەکان جیاوازە حەزەکەم باسی ئەم فڕۆکانە نەوعەتی فڕۆکەکان بکەین بۆ نمونەوە F35GC لایتینگی لایتینگە F35 ئەوە ئەواکسە یەکە حەزەکەم بۆم باسکەی مەسەلە لە F35ەکەوە F35 خۆتەزانی لایتینگ ئەمەستاش دووە ینی شەبەحیە جۆرێکی هەیە ڤێرتیکەڵ ئامودیە فڕێ پێویستی بەوە نییە وەکو F8 لەبانی داب بەزێتن ئەو تەسلیحی هەڵیەگرێتن تقریبان هەر لە جۆری F8ەکانە کە هەڵیەگرێت چەکەکانی بەڵام ئەوەنەی هەیە شەبەحیە و توانای فرینی زیاتری هەیە بۆ سوتەمەنی دەیتە سەر جۆری دووەمی E20ەکە ویان بڵێ E2D ئەمەیان هۆک ئای ینی هۆک چاوی هەڵۆ چاوی هەڵۆ ئەمە ئیشی ئەواکسە یانی ئەو سینی کە لەبانەتی ئەخولێتەوە ئەوە ڕادارێکی زۆر گەورەیە. بۆچی فڕۆکەی ئەمریکی کە لە دەریاوە چێتە بان خاکی وڵاتێت تر ناتوانانی بیبینی ئەگەر شەبە هیچ نەبێتن فڕۆکەی بەرامبەر ناتوانێت چونکە من وەکو باسم کرۆ فڕۆکەوان لە ئاسمان کوێرە ئەم ڕادارەکەی خۆی ئەکوژێنێتەوە جەنگێکە ڕاداری کە کوژاندەوە تۆ ناتوانانی بیبینی فڕۆکەی بەرامبەر ناتوانێت بیبینێ کە ڕاداری کوژاندەوە چێ لێرە ئیشەکەکە ئەواکسەکە فڕۆکەی خۆی ئەبینێ و دوژمنی شەبینێ ئەتوانێت ڕێی بێ پێشاندا بۆ فلان زاویە بۆ فلان ڕێگا ئاها هەتاکۆکەوێتە دوای بەڵێ بۆ شێوازەیە زۆر باشە EA-80 ئەمە جیەکەیەتی کراوڵەرەوەی باسیمان کرد ئەم فڕۆکەیە تەبعاً بڵین 35 لەگەڵ یا هەڵە سێ یان EF-ەکە لەگەڵ یا هەڵە سێ F8 کراوڵەر ئەگەر سەیری بنیکەی موشەکی پێوە نییە تەنها دوو موشەکی پێوەیە بەڵام ئەوەی تریان EF-ەکەەوە سەری موشەکی بنیکە ئەوە ئەبێ لەگەڵ ئەمەیا بێ هەردووکشی یەک شکڵە عینی شتە یەک قیاسە هیچ جیاوازیە ناکەی لە بەنیانە تەنها لە هەڵگری و ئەو سیستەمەی کە لە بنزیەتی ئەمە تەشویشی حربی ئەلکترۆنیە ڕاداراتت بۆ کوێرە کاتن و حربی ئەلکترۆنی ناهێڵە ڕاداریشکە زۆر سیستەمت بۆ ڕائەگرێتن
قفڵیەکە و هەر ئەمەش بوو کە بڵین منزومەی سینیەکە کە لێدرا فۆتۆناتی ضەوئی ئەم کراولەرە چۆری کرد ڕایگرت تاکو FC5 لیدا. باشە ئەمە هەلیکۆپتەرە MH60R ئەوە هەر لە بڵین لە جۆری سیکۆرسکیە ینی سیکۆرسکی و بلاکۆکیشیەیە کە لەسەر زەوی شەکاتن سیهۆک بڵین هەڵۆی دەریا ئەمە سیستەمێکی تایە بڵین مکافحەت الغەواسات یان دەتوانێت غەواسە ببینێەوە لە کاتێ فڕۆکەوانی لە دەریاکەوێتە خوارەوە ئەم فڕۆکەیە عملی ئینقازەکە ئەڕوا بۆی هەڵی بگرێ و هەتاکو ئەگەر لە ناو خاکی دوژمن کە باسمان کردووە بکەوێتن عینی ئەم جۆراکە بەڵام سیستەمێکی جیاوازی تایە لە ڕادارەکانی و لە بینینی بڵین ژێر دەریایی. زۆر باشە ئەمەش کە باست کرد ئەیەکە بە هەماشەوە موشکێکی زۆر لە ژێرسکی باڵێ لە ژێری هەڵی گوتووە F8 ئەمە سوپەر هۆرنێت تەمان خۆی کە دروست کرا F8 هۆرنێتی هەبوو نسخەی زۆرە F8 نسخەی زۆرە ینی ئەو وڵاتانەی کە وەریەگرن شەرت نیە هەمویان سوپەر هۆرنێتیان وەرگرت بێ F8 هۆرنێتەکەیان وەرگرتووە ینی چۆن ئێمە لە F16 وتمان بلۆک سی و دوو تاکۆکەیتە هەفتە فالکۆن فایتنگ ئەمانە نسخەی فڕۆکەکانیش هەر ئاوهایە دەستکاریە پێ گۆڕانکاریەکرێتە لە ناوی هەلیکۆپتەرە باڵێ ئەمەیان جیاوازە بێتن ئەمانە توانای جگەلەوە مەسەڵەن بڵین ئینزاری موبەکر ئەو سیستەمانەی تایە کە بتوانێتن ئینزار بدا بە ئەو مودەمیرانەیان ئەو ئستوڵەی کە هەیەی کە چی ڕوەدا لە پێشی عینی جۆر مکافحی غەواسات بەڵام لە ئەجیزە و ئەوانە پێشکەوتوترە لەوەی پێشووی زۆر باشە درۆنیشی تێدایە درۆنی تایە بەڵێ ئەوە درۆپتانک هەڵەگرێتن نەتوانێت سوتەمەنیش بداتن لە ئاسمانە بەڵام ئەم جۆرە فڕۆکەیە ئەمە ینی بەردەوام لەبان حاملەی تائیرات نابێتن ئەمە لە کاتێ دێتن لەگەڵیا ئەگەر هێزێکی تایبەتی لەگەڵا بێتن بیاوێتن عملیاتی ئینزال بکە یان لە شوێنێتدا بەزێت ئەمەیان هەم تیارەیە هەم هەلیکۆپتەرە لە هەردوو جۆری چونکە مەشینەکانی پەڕەوانەکانی کەنشێتەوە قیتەوەکو هەلیکۆپتەر دوایە کە بەرزە بێتەوە دێتەوە پێشەوەکەمە وەکو فڕۆکەی لێدێ و لە فەنزەوێت لا بەکارهات باڵێ دێلتا فۆرس ئەمانەی بەکارهێنا لەگەڵ شینۆکە زۆر باشە ئەمە هەموو ئەو جۆری ئەو فڕۆکانە بوو کە لەسەر جەرال فۆرد کەشتی فڕۆکە هەڵگری جەرال فۆرد هەیە و ئیشەکانیشان دەست خۆش بێ کە ڕوونت کردەوە بەڵام یعنی ئێمە دەزانین ئەوەی کە کەشتی فڕۆکاڵگریە کەشتی نییە مەسەرەن جەرال فۆرد کۆمەڵی کەشتی لە دەوروبەرێتی واتە کەشتی گەلن بەڵام ئەمەوێ ئیشی کەشتەکانی تر و ناوەکانی تری ئەو کەشتیانە بزانین با لە تەڕادەوە دەست پێ بکەین ئەم ناوانە زوو ئەبیستین بە تایبەت لە کاتی ئەم شەڕەیە تەڕاد ئیشی چییە؟ خۆی ئەگەر بێیت سیرەکەی تەڕاد لەگەڵ ئەوانەی ترا جیاوازی نییە لە تەنها لە بەعزە ئیشێکە ئەمە هەیەی تەڕاد ئیشی ئەوەیە مەسەڵەن بە زۆری بڵین شەڕی پێوترێ سەطح ینی لەبان دەریا لەبان باخیرێکەوە کە تێگری لەبان تایڕات بۆ سەفینەیەکی دوژمنی بەرامبەر جۆری موشکی هاڕبوون لە دوورەوە بۆی تێگرێتن کە لێدا لە هەمان کاتە توانای ئەوەیە بڵین دژی ژێر دەریایی ئیش بکاتن و دیفاعی جەوی بەرگری ئاسمانی بەڵام ئەو توانایی نییە وەکو مودەمیرە زانیت حەجمیشی بچووکترە باشە بابێنە سەر مودەمیرەکەواتە مودەمیرەیان لەگەڵە مودەمیرە چییە؟ مودەمیرە لەگەڵ ئەمە مودەمیرەیە بزانم بەڵێ دسترۆیەر بەڵێ ئەمە دسترۆیەر مودەمیرەیە سەری سیستەمی ڕاداراتی بکەیت ئەمە بە دەرەجە یەک ئەساس ئیشی ئەوەیە یەک دژی ژێر دەریایی طبعاً ئەمە چییە سەریعە سوڕانەوەیەکی زۆر بەهێزی هەیە ئەتوانێت خۆی لادا لە تۆڕبیدەکانە لە تۆڕبیدوانە مەسەن لە ژێر دەریاوە کە تۆڕبیدی بۆ تێگری لەبەر سورعەتی و سوڕانەوەی بە خۆتی ئەتوانێت خۆی لا بداتن لێی و هەمان کاتە بەرگری ئاسمانی ئەتوانێتن دیفاع لە حاملەی تائیرات و ئەوانە بکاتن باشە یەکێکی تر لە کەشتەکان کەشتی پاسەوان نییە فرقاتە کامە ناوی زۆر دێ حەزەکە باسی فرقاتەمە ئەمە فرقاتەیە ئەم شتە ئەمە فرقاتە نوێیەکانە ینی بەم شکڵە دروستکراوە بەڵام خۆی بەم جیاوازە نیە ئەمە ئاخر مۆدێلەکانی کە دروستکراوە فرقاتە ئەگەر ستوول مودەمیرەی لەگەڵان نەبێتن تەڕادی لەگەڵان نەبێتن
کێشە نییە ینی بڵین بەس خۆی بێ لەگەڵیا بێ بەس نەژبێتن مشکلە نییە بەڵام بەبێ فرقاتە ئوستول ناتوانێت بجوولێتەوە فرقاتە زۆر سەریع بچووکترە لە مودەمیرە عینی مناوەرەیەکی زۆر بەقوەتی هەیە جۆری موشکی هاربۆن هەڵەگرێتن دژی سەفینە عینی دژی ژێردەریایی ئیشەکە ئەجیزەی تەتەبوعی تایە عملیاتی ئینقاز بۆ نمونە فڕۆکەیە بکەوێتە خوارەوە ئەم ئیشیەوەیە بەدوای بگەڕێتن کە لە چۆ کەوتێتە خوارەوە ینی ئەجیزەی وای تایە سۆنار کە بزانێت لە کوێیە جگەلەوە مەسەرەن بڵین کەشتیە لە ناو دەریا خەریکە نقوم بێتن ئیشی ئەمە کە دەریان بکاتن بگاپی بۆ سرعەتی کەیەتی تەبان لە مودەمێرە سەریعتریشە ئەم هەلا حەجمیشی بچووکترە ئەو کەشتێک کە ئیشی لۆجستی و گاندنی ئیمداداتوانێ هەر ئیمداتی پێڵێن بەڵێ بۆ نمونە ئەوەیەسا بەڵێ ئەوە لێرەوە سوتەمەنیە داتێ ینی بۆی ئاودیوەکە ئەمە ئیشی تۆ حیسابەکە 4500 کەست لەمان حاملەی تائیراتت هەیە ئەم مودەمیرانەش هەمووی کارمەند و ئەفسەر و سەربازی لەسەرایە خواردنی ئەمانە چێ دابینیەکاتن ئەوە دابینیەکاتن ئەم ئەیانداتێ خواردنیان دابینەکە ئەیدا بەوانەی تر ینی مەسەلەن بەو طبعاان لەبیرم چوو پێ بڵم فرقاتە جگە لەوانە ئەو موشەکانی کە هەڵیەتی هەربوون تۆپیشی پێوەیە و تەنها فرقاتە شوێنی ئەوەی هەیە کە هەلیکۆپتەر لی بنشێتەوە ئەوانەی کە نییانە بەڵام فرقاتە هەیەی سامە فرقاتەیە ینی سوتەمەنیە داتێن و خواردن وانە چونکە بازێکی هەیەمانە بە ئۆتۆمی ئیش ناکە زۆری دیزلە گازە ئیشەکاتن لەبەرەوە پێویستە تۆ لەگەڵ تا بێتن چونکە ئەمە شەبێ بپارێزی ئەمە لێ بدرێ تۆ ئیشت لە ماوەی مانگێکە ڕاوەسی ئەگەر لە ناوەڕاست دەریا بیتن ئیکێکی تر لەوانە غەواسە ژێردەریایی غەواسە سوبمارین بەڵێ سوبمارین غەواسە ئەمەش لەگەڵ ئوستوڵەکەیە ئەبێتن طبعاان تۆربیدی هەیە ئاینی هەتاکو غەواسەکان ینی موشکی تۆماهۆکیشیان هەیە کە تێی بگرن بۆ بێتن متابعی غەواسەکانی ئەوانەی ترەکاتن و هەر سەفینەیە مەسەلەن فرقاتە بێت سەریع بێتن هی دوژمن ئەبێ ئەم چارە سەری بکاتن ئەبێ لەگەڵ ئوستوڵەکەی ئەبێ بەردەوام لە پێشی لە کەشتێ زەبەلاحەکە کە جێرال فۆرتە هەموو ئەمانی لەگەڵایە ئەمانە هەمووی لەگەڵایە ئەسە بۆ نمونە جێرال فۆرت چوار مودەمیرەی لەگەڵایە چوار دانە نەوەک یەک و دوو چوار دانی ڕەکی لەگەڵایە ئەڕوا لەگەڵە ئەو جگە لە فرقاتە و ئەوانەی کە طبعا جێرال فۆرت ئێستا لە دەریای سوورە لەوێ پڕیشتە دەریای سوورێسا بەڵێ پەڕایەوە لە لای ئیسرائیلەوە پەڕایە بە قەنات سوێسا ڕەدبوو سە لە دەریای سوورە احتیمالی ئەوەی هەیە بگا بە ئەبراهام لینکۆڵین هەرچەند ئەبراهام لینکۆڵین ئێمە وتمان 600 کیلۆمەتر دوورە لە ئێرانەوە بەڵام ئێستا کشایەوە بەرەو دواوە زیاتر دوور کەوتەوە زۆر باشە لەسەر ئەو نزیکە ینی حەزەکەم باسیەوە بکەم لە هەشتاکانە عێراق توانی فرقاتەیەکی ئەمریکی بە ئامانج بکرێت و لە ناوی بەرێت ینی حەزەکەم باسی ئەو چیرۆکەم بۆ بکەی دواتر پرسیارم دەبێت لەسەری هەر تایبەت بەم شەڕە ئەوە چۆن ئەو خۆی وابزانام لە بەرنامەی ئێمە باسیمان کرد فڕۆکەیەکی جۆری فالکۆنی فەڕەنسی VIP very important person ئەوە عێراق دەستکاری کرێ ئەو کاتە لەگەڵ فەڕەنسیەکانە سیستەمی میراجیان تیایدانا بڵێن لە ناو کۆکپیت شوێنی فڕۆکەوان کە دانشێ ڕاست و چەپ ئەوەیان دانا و موشکی ئەگزۆزەتی فەڕەنسییان پێی هەڵگرت لە دەریا لە ساڵی 1970 بوو کە لێیدا فالگوانەکە فڕی بۆ ئەو ناوچێ ئەو کاتە پیانەوەت حرب سوفن ینی لە سەفینەی دوژمن بدەی ئەوان لەم عێراق بداتن بۆی نەوت نەڕوا ئەمانیش لە ئێرانیانەدا بۆی نەوت نەڕواتن کاری لەوێ لە فرقاتەیەکی ئەمریکیدا USS ستارک کە لێیدا 37 کەسی لەوان کوشت لەگەڵ فەرماندەکەیە ئەو کاتە دیانی عێراق ئەم فڕۆکەی کە بەکاری هێنا فرقاتەکە ئەمە فڕۆکەیەکی مەدەنیە هاتووە ینی سەربازی نیە دوای و حادسەیە هەتاکو ئێران یانی ئەمریکا فڕۆکەیەکی مەدەنی خستە خوارەوە زیاتر لە 200 کەسی تیابوو هەمویانی کوشت ئەو حادسەیە بۆ شێوازە ڕوویدا وتم پرسیارت لێکم لەسەر ئەو چیرۆکە پرسیارەکە ئەوەیە ڕەنگە عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران کە کوژرا لەم شەڕەیە کە ئەم حامیلەی تایراتانە کە ئەم کەشتێ فڕۆکە هەڵگرانە نزیک بوونەوە یعنی بەڕێکەوت بوون بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەو لێدوانێکیدا وتی ڕاستە بە ئەوان بێن زۆریش ترسناکن بەڵام موشەکەکانی ئێمەش ترسناکە
ڕەنگە ئیلهامی لەو چیرۆکە وەرگرت بێ بەڵام خۆکووا یعنی هیچیان پێ نەکرا بەرامبەرم کەشتیانە بەرامبەر بە حاملەی طائرات تۆ ناکرێتن یعنی تۆ سەفینەیەکت هەیە پای 11 میلیارد دلار ئەتەوێت بە ملیۆنی دلار لە ناوی بدەیت ئەمە مەسەڵەن کە عێراق ڕوویدا ئەو کاتە تکنۆلۆژیا جیاواز بوو لەگەڵ ئێستاە ئەو کات هەتاکو حامیلاتی طائراتی ئەمریکی ینی لە جۆری ئەنتەرپرایس و نیمیتز و جۆرج دبلیو بۆش نیمیتزەوە دەرچوو لە خزمەتە ئەو کاتانە کە لێنانە بوو جیا بوو ئێران عێراقی بە دوژمن دانانە لەبەرەوە ئاسان بوو گەیشتنی فالگۆنەکە بۆی کە لێی بدا و دووش مەدەنیە فڕۆکەیەکی VIP very important person ینی بۆیە هیچ شتێکی بەرامبەری وەرنەگرت کە بڵێ لێی بدا پێشەوەی لێی نێزیک ببێتەوە ئەویش موشکی گزۆزێتی لێدا موشکێکی فەڕەنسیە تایبەت دژی دەرێ ینی بۆ دەریایە دژی سەفینەی حربی ئەوانەیە فرقاتە و دەمیراوە دروستکراوە بۆ شێوازە بەڵام تۆ بە موشک مەسەڵەن بتەوێت لێی بدەیت ئێستاکە ئەم هەموو مدەمیرەیە ئەم هەموو فرقاتەیە ئەم هەموو هێزی ئاسمانیە جگە لە خۆی کە هێزی بەرگری ئاسمانی هەیە و جگە لەو فڕۆکانی کە ئێستا باسیمان کرد هەمووی لەبانی لە ئاسمانەیە لێدانی پرسیارەوەت لە یەکەم کە بەچی ئەتوانێت ئەمانە بپێکێ بەڵام ینی چەند ڕۆژێکیش باسی ئەوەی کرد ئێران کە ئەبراهام لینکۆڵن کەشتی ئەبراهام لینکۆڵنی کردوتە ئامانج بەڵام ئەمڕۆ سێنتکۆم دیسانەوە کۆمەڵێک وێنەی وەکو وەڵامدانەوەیە وێنەی ئەبراهام لینکۆڵنی بڵاو کردەوە کە لە ناو دەریایە و تەنانەت فڕۆکەش لە وێنەکانە دەرەکەوێت کە بەسەری وەڵەسن ینی نەکراوەتە ئامانج خۆی نەوەک بڵین ئێران درۆکەوە کردیە ئامانج بەس ئەو موشەکانە ناگاپی لە ڕێگای تەقێنەوە با بۆی تێبگرێت چوار موشک شێت تۆ بۆ حاملەی طائرات تێ بگریتن یا گیرێتەوە هەموو یەخرێتە خوارەوە بەبێ ئەوەی بگاتن پێی جگە لەوەوان سیستەمی سەیری تایە ینی سەیری مەکە بەس لە زەوی باسی مەنزوماتی پاتریۆت و SM و ثاد و ئەوانەکەین مەنزوماتی ناسماز ئەوش لە خەلیجایە ناسماز ئەو مەنزومی بەرگەری ئاسمانی نەرویجەکان کە موشکەکانی ئەمریکایە ئامرامە ڕادارەکەی ڕاستی نەرویجە و کابینەوە ئەوانە بەڵام موشکەکانی کە بەکاری دێنێ ئەمریکیە لە جۆری ئامرام ینی ناتوانی تۆ لێی بدەیت بەلایکەمەوە ئەگەر بتێ مەشغولی کەی 20 موشک بە یەکزاتەوێتن بۆی تێبگریتن نەوەک چوار موشک باشە ئێران کەواتە بەچی دەتوانێت بەچی جۆرە موشکێک بە چەند موشک دەتوانێت کەشتیەکی ئاو هەبکاتە ئامانج و بێپێکێت 20 موشک بەبانەوە بۆی تێبگرێ ئیسابەیەکی پێەکە بەڵام مانایوێنێ ڕای بگرێ لە ئیشە کە ڕابۆسێ نەتوانێت کار بکاتن نانەخێر کەواتە کەشتی فڕۆکە هەڵگر چۆن نقوم دەکرێت نقوم ناکرێت زۆر سەختە تۆ بتێ نقومی کەی نقوم ناکرێت ئەمە لە قات دروستکراوی مەکە ئەڵین لە جۆری باڵەخانەیە کە لە 24 قاتە دوایەوە پارچە دروستکراوە لایەکی لێ بدرێ ئاو بچێتە ناوی کێشەی نییە ئەو هەر ڕوا ئەتوانێت ڕابۆستێتن ینی لەسەر ئاو بمێنێتن و بڕوە تاکو خۆی ئەکشێتەوە گاتە نێزیکترین مینە ئەکەونە چاکردنەوەی کاتە نقومکردنی زۆر زۆر خۆی ئەمریکا بزانام تاقیکردنەوەیکی لەسەر کردووە یعنی باڵێ ڕاستەکەی تاقیکردنەوەی لەسەر کرد ئەمە کە دروستی کردووە کاتێک کە بڵێن خانە نشین بووە وەکو ئەنتەرپرایس و نیمیتز هێنای ڕاگرت تاقی کردەوە چەکێ ئەمە نقومەکاتن لە دوژمن کە دوژمن ئەم چەکانەی هەبێتن ئەگەر رووسیا بێت چین بێتن ئەو کاتە کۆریا بێتن تۆربیری لێدا کاری لێ نەکرد نقومی نەکرد هەموو جۆرە موشکێکی لێدا هەر نقوم نەبوو سێ تاکو چوار هەفتە خەریکی بوو بە هەموو جۆرە چەکێ لێیدا بەڵکو نقوم بێتن نقوم نەبێ ئاخیر لە کۆتایی بێزار بوون لە ناوە تەقینەوەیان بۆی دانا و تەقانیانەوە لە ژوورەوە و نقوم بوو ینی چوار هەفتە موشک لێیاندا هەموو موشک و چەکە لێیاندا بە هەموو جۆرە تۆربیدێ لێیاندا نقوم نەبوو نقومکردنی ئەمە 11 میلیارد دلار ئاوا ئاسان نییە نەخێر ناتوانانی زۆر باشە دەست خۆش ببن ینی مەبەستمان بوو کە ئاوا لەسەر ئەم جۆرە چەکانە ئەم بڵین ئالیەتە شەڕکەرانەی کە ئێستا ئەمریکا بەکاری دێنێ یان ئێران بەکاری دێنێ لە ناو گفتوگۆکانمان بزانین خەڵک بۆ خەڵک ڕوون بێتەوە کە چیان پێکرێت چیان لەسرە چیان لە توانادایە و ئێستا لەم شەڕات چۆن بەکارێنرێ سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکان لەسەر کەشتی فڕۆکە هەڵگری جێرال فۆرد هیوادارم ئێوەش بینەری بن زانیاری زۆر وری تێدایە ئێمە بەردەوام دەبین لەسەر سات بە ساتی گواستنەوەی ڕووماڵکردنی ئەم شەڕی کە هەڵگیرساوە و لەسەر ئەو چەکانەشی کە تیادا بەکاردێنرێت و زەڕ و تواناییان
چەندێکە لە ئێستادا. سوپاس بۆ بینەرتان، کاتێکی خۆش.